گۆرانی بێژ محەممەد نەجار نوێترین ڤیدۆکلیپی خۆی بڵاو دەکاتەوە بە ناونیشانی نەڕووخاوم. جا محەممەد نەجار خۆی لە ئێستاە میوانی کورسات مەگەزین و باز دا نوێترین بەرهەمی خۆی کات و باز لە پرۆژەی داهاتووشەکات و چەند گۆرانی کشمان پێشکەشەکات. کاک محەممەد سڵاو لێبێ و بەخێربی هەر لە شاری هەولێرەوە بۆ سلێمانی و بۆ کورسات مەگەزینیش بەخێراتی سەرچاوان زۆر بەخێربی سەرچاومان هاتی. سەرەتا بچین لای ڤیدۆکلیپەکە و دواتر بەسکەین بە گفتوگەکانمان. فەرموو با بیبینین. خۆش بە کاک محەممەد دەنگت نەڕزێ دەستەکانی خۆش بێ باشە ئەمە نەڕووخاوم باشە بۆ نەڕووخاوم بۆ ئەم ناوەت هەڵبژارد ئەم تێکستە بۆ باسێکی ئیلهامەکەمان بۆ بکەیت ئیلهامەکەەوە هات لەلایەن خۆتەوە یعنی بۆ خۆتە باز لە خۆتە زۆر کەسیش دەگریتەوە هەم بە شەریش هەتا دەژیتن هەتا لە حیات دەبیتن زۆر دێتە پێشی لەگەڵ گەورەبوونی تەمەنیش کێشەکانیشت گەورە دەبی ئازارەکانیشت گەورە دەبی. کەواتە ئەم ڤیدۆکلیپە گوزارش لە خۆتەکە و زۆر جیاوازتری لە خۆم دەکات لە ئەوانەی کە دیتیتم لە ئەترافم و بەڵێ یعنی وەرەگرتۆ خۆت و خەڵکی تریشت تێکەڵ کرد. باشە باسێکی تێکستەکەمان بۆ بکەی تێکستەکەی چێە دەهێنانەوە وێنەگرتنە لایەنچەوە کراوە. ڕاستیەکەی ئەوە لە لایڤەچی چەند سانیەکەم گوت بۆ ترێت وەڵا گوتم مادەم وایە با بچم ئیشی لەسەر بکەم. ڤیدۆکلیپەکەی کاکە ڕێوا شێروانی کردیتن دەنگەکە و ئەوە کەش بڵین کاکە فەریتێ لە ئێرانە لێن دەرلەکەمان کردیە ئەو ئیشی لەسەر کردیە ها بە خۆشی ڕاستیەکەی پەیوەندی پێکردن گوتی باو گۆرانیت لۆ بکەین ئەگەر نایکەی بینێ باڵ ئەمە لێوێکی کە دەیکەین گوتم ناوەڵا بە خۆم میشی لەسەر دەکەم. ماندی بوونەکی زۆرم پێوە دیار و لە کلیپەکەی هەندەگەرم بوو لە سبینەوە لە کلیپی بینێت تایوارێ وەڵی ڤیدۆکلیپێکی زۆر جوانیش دەرچەوە ڕاستی و یعنی زۆرە گەرما بوو لەم ڤیدۆکلیپەیە ئەتوانێ بڵێ زەحمەتێکی زۆر هەم تێکسەکەی زۆر زۆر غەمبارانەیە هەم ڤیدۆکلیپەکەشی کەمێک گرام بووە ڕاست هەر سەرکەوتو دەبی لەوەی باشتریشمان دەبی ئینشاءالله لە ڕێی سەرکەوتم بێگومانم کاک محەممەد دایمە تۆمان بینیەوە بە گۆرانی خێراوە و بە تایبەت لە شەو ئاهەنگەکانە بەڕێسان کارەکەن و شەوانە ئەبینرێت ئێستا هەر بەردەوامیت بەردەوام هەفتەی چەند شەوە لێرە لە شاری سلێمانی خۆشەویست لایڤ موزیکم هەیە لە شاری کەرکوچ خۆشەویستی شەیتم لە شاری هەولێری خۆشەویستی ژەیتم هەمیشە سەرکەوتوبی دەستە خۆش بێجا هەر بە بوشکی و بە گفتوگۆ نەبێت شتێکمان پێشکەشی خراپ نە حەزان لە چیە بە دڵی تۆ لە خزمەتە کچەکەت ماڵی ڕمانم بیبی خانم کوڕەکە و زەرجی سوتانم بیبی خانم بیکە ساقەی کوڕەکانت بیبی خانم کچەکە و کە دەست ژیرانم بیبی خانم بیکە ساقەی کوڕەکانت بیبی خانم کوڕەکە و کە دەست ژیرانم بیبی خانم بیبی خانم بیبی خانم. کاک محەممەد زۆر زۆر سپاس. دەستە خۆش بێت بەرهەمی داهاتوومان چییە بێت و پلانت هەیە بۆەوەی کە لە دوای نەڕووخاوم کارێکی ترت هەبێت بەم نزیکانە وەک سینگل برین چەند گۆرانیەکمێ بڵین ئاینەوە ئاوازەکەی وەرگیراوە ئاوازوی هونەرمەندی خۆشەویست کاکە مەحسوون قرمزگولیە و هەر لە ئێستادا لە تورکیا لە کەناڵەکان و هەواڵەکان لە پەخشدایە باز لەو گۆرانیەی دەکرێتن چەندین گۆرانی کەش هەیە تێکستم لۆ نووسیتەوە دەیان کەمەوە کوردی ئینشاءالله پێشکەشی ئەو زەماوارە خۆشەویستی ئینشاءالله. کاک محەممەد وتت سینگڵ باشە بەتەمای کاری دوێتی واوتت سینگڵ ئەیش لە خەیاڵمدا هەیە ئینشاءالله بەڵام بێزگە لەویش چەندین ڤیدۆکلیپی کەم کردووە
بریتی بۆ لە 6-7 گۆرانی کوردی و تورکمانی و عین پێدا چوومە گۆرانێک لە سلێمانی هەڵم بژاردێ گۆرانێک لە کەرکوچێ گۆرانێک لە هەولێرێ کوردی و تورکمانی تێکەڵم کردیە هەر بژیت کاک محەممەد باس لەوە کردشەوە ئاهەنگت هەیە لە هەر سێ پارێزگاکە بووم لە شاری سلێمانی شاری هەولێری خۆشەویست شاری کەرکووکیش بە هەمان شێوە ماندوو نابی هەتا لە تااقەتم خزمەتیەوەم لێ تێ دەکەین هەر بمێنێت پێت وایە شتێکی باشە و بۆ گۆرانی بێژ پێویستی بۆ هەیە کە شەوە ئاهەنگ کات هەموو کوڕاهێنانێکیشی لێبێ بۆ دەنگی خۆی تەمان بڵین دانیشتنی تایبەتە حەفلەی گواستنەوەیە لایڤ موزیکەکانە گۆرانی بێژ ینی باشتریش دەبیتن هەم بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆشتان پێم وابێ ئەویان بۆ ئێوە باشترە تاوان یانێ بە لەگەر کارکردنەوەوانە ژیانی شت ئیشی باش پارەی باشی دەێتن لە تا ڤیددیۆ کلیپە چی دەکەی پێشکەشی و خەڵکەی دەکەی رە چەند ئیشی بگرە ئەوە بکە بە 3-4 دقەی خەڵکەکە تەمەشا دەکا لە خۆ بێگومان واتە کاری لایڤ میوزیک با بڵێن باوا بڵێن توانیوێتی بژێوی ژیانی محەممەد نەجار وەکو هونەری دابین بکات الحەمدلله توانێتی الحەمدلله هەر زۆر باشە بچین لای گۆرانێکی تر ئەجا بە منێک پێشنیار بکەم گۆرانی دایە خەڵکی زۆریان حەز لێیە ئاەکسەر خۆش ئاوە بۆ کرد ئەو گۆرانیەمان حەزی لێ تەوان گە پێشکەشمان کەی سوپاس دەکەین خزمەتم زۆر سوپاس لە دوای مردنی دایکم نەماواتەکانی من دڵم لە ژیان شکاوە فرمێسکە چاوەکانی من لە دوای مردنی ئەودا خەڵک گریا بە هاوارم ئێستا تەنها خوایە تێدەگاتن لازارم وەڵە نەنامجۆر نەنا هەڵە قابلیب نەنامجۆر وەڵە بەبەمە لەن سۆرا بەخنۆڵب نەنامجۆر دەنگە خۆش بە کاک محەممەد زۆر سوپاس دەستەکانە خۆش بێ باشە کاک محەممەد نەجار وەکو تێکست چ جۆرە تێکستێک بەکارهێنی بۆ پێت خۆشە لەگەڵ کام شاعیرەیە زیاتر کار بکەیت و شعری کام شاعرانە بەکاربێنیت ڕاستیەکەی من هەمویانم خۆش دەوێتن لەکەم ئەوە نییە بڵین هەر کەسێک شاعیرە چی باش بیتم بڵین تێکستێک چی پێ خۆش بیتم ئاوازی دۆدانێم کاری لەسەر بکەم بە خۆشحاڵیەوە بە گەورەییەوە لە بۆ من بە سوپاسەوە پێم خۆشە زۆربەی تێکستەکانی گۆرانیەکانیشم بە خۆم نووسیتم هەرم بەوەش بەناوبانگم کە شعرەکان و مقامەکانم زۆربەی لەسەر داک و وا و خۆشەویستی وڵاتە هەر بژیت کاک محەممەد لە قسەکاندا شتێک سەرنجی ڕاکێشامەویژەوە بووتە گۆرانیەکان بۆ سلێمانی و کەرکووک و هەولێر و ئەو بابەتانەوە باس کردوایە دەحەز ئەەکەم گوێم لەوەی سلێمانی بێت ئەوی سلێمانی بەشێکی بچووکمان پێشکەشکرد ئەو باڵۆک وەختی خۆی ببنێتن چکە ڕاستی ئەوەمان کرده بووم بەڵام ئێستا شتیکەماندانایە دەمێ کۆیەش باوێمە نایە ڕانیەش باوێمە نایە هێشتا پرۆژەکە لە دوی گۆرانیە قەدیمەکان دەگەڕێم بڵێن لە هەر شارەچی بڵێن ئەو شارەی چەند هونەرمەندێک چەند گۆرانیەکانیان دادەنێم زۆرەوە هەمووی غڕکەوە ئەبێ هەمووی خڕکەیت لە هەمویان یەکەچی هەڵدەبژێنم یەک لەوان بڵێن بیبی خانم ناو دانگدانەوەی باشی هەبوو هیچ هەروەها لە هەڵم بژاردبوو باشە هەز ناکەم کارە کەمێک گرانە بۆ تۆ بەڵام دڵنیایی کە لەوەی دەنگدانەوەیکی زۆر باشە بێت چونکە هەموو شار و پارێزگاکانی کوردستانی تیا لەنێو ئەم بەرهەمەیانتە ئەمە خۆ و کارە بۆ کردویانیش خەڵکی تر یارمەتی تەیە کەسی تر یارمەتی مەقسەد سپۆنسەرە سپۆنسەر بێت هاوڕێ بێت نانا بخۆم کردیتم دەستیان خۆش بی چەندا هاوڕۆشمەیە الحەق
چم گوتیانیان گوتیانە نا پاڵ پشت من بەڵام الحەمدلله بە جۆری ئیشکردنەکەم ئەو کەم باشە دەستی خۆش بێت. خۆت زیاتر حەزە بە گۆرانی شادە یان ڕاستی دوێتن بە جۆرەی مەجلیسەکە و شوێنەکە دەگۆڕێتن چکە ئەو کەسێک کە دێتە دیارەت لە لایڤ موزیکی بڵین ئەو چی دەوێتن ئەوی لۆ دەڵین ئەگەر باسی بوون لایڤ موزیک نەکەین هەروەکو خۆت ئەگەر بەرهەمێک بڵاو بکەیتەوە بەڵێ حەزت بە چ ستایلێکە؟ شادیش خاویش هەردووک هەردووکی پێویستە هەردووک پێویستە هەردووکی پێویستە. باشە جومانە بەرهەمێکی تر بێ فەرموو تورکی کوردی زمانی شیرینی کوردی تابان ئەمە لێرە زۆربەی خەڵکەکەی ئێرەوە دەزانین ئەمە خەڵکی کەرکوچی نێمە ڕێز خۆشەویستیم لە بۆ ئەم کەرکوچیەکان ڕێزمانیان هەیە لای ئاڵتون کۆپریە تورکمانە بابم ئی هەولێرەیە خۆشناوە کوردین هەر بمێنن بۆ عەزیزی تەمان درێژ بن عەزیزی منن بێشارت بێوەفا کوامەیلی پارت کوانەی شارەی دەوری حەسارت بێشارت بێوەفا کوامەیلی پارت کوانەی شارەی دەوری حەسارت ئای بەلەر زانەکەی ژیان بەلەر زانەکەی ئای بەلەر زانەکەی ژیان بەلەر زانەکەی یار بەچیمنی کوشتووە یار بەلەنجە و لارەکەی یار بەلەنجە و لارەکەی دەنگە خۆش زۆر سپاس. کاک محەممەد ڕاستەوخۆ کە بیرم لەوە کردەوە کە وتیان محەممەد نەجار میوانە بەڕاستەخۆ و پرسیاراتە ناومشکەوە کاتێک کە محەممەد نەجارە بینی دایما پێەکەنێ دایمە دڵخۆش دیارە هیوادارم لە لیشەوە بۆ جۆرە بێت بەڕاستی محەممەد نەجار دایمە ئاوا دڵخۆشە دەم بەخەندەیە الحەمدلله بەخۆی ئینسان دایم لێ ئاینی کات لە هەموو ئەوەی یەکنەوە نابیتن بەڵامە تو ئیشتەوەی خزمەتی میلەتی دەکەی میوانی ژۆرێشت نەوەچکە بیتن دەبی دەرێت نەوەچکە بیتن ئێستا تۆ ژوورێت چۆنە و دەرێت الحەمدلله لەو کاتی باشە ئەم پێکەنینە بەڕاستی هەر ئەم ناختای ئەم پێکەنینە یان ئەم پێکەنینە بۆ شاردنەوەی خەمێکە ژیان بەردەوامە بێگومان هەر تەواو دەبی بە خۆشی تەواوی کەی باشترە هەمیشە تەمەندرێژ بی و تەندروست باش بیت کاک محەممەد لەگەڵ هونەرمەندانی ترا بینت چۆنە نێوانت چۆنە هەمویان باش هەموو هونەرمەندان هەمووش لە خۆم باشتر دەزانم هەمووشیانم خۆش دێ ئەوکو دوێ دەگەر حەز بکەی دوێت بکەن هەرچێ بڵێتن بە خۆشحاڵی و ئەمر دەکەن خزمەتیان دەکەم هەر بژی تەمەندرێژ خۆشم دەرچوی پەیمانگە و کۆلێژی هونەر جوانەکانی هەولێرم لەگە زۆر بەشیان برادرم هەر بژێت کاک محەممەد لەم گەنجانەی ئێستا کە دەرەکەون گۆرانی چ هونەرمەندێک چ گۆرانی بێژێک هەیە کە حەزت کردو و بەرهەمە هی تۆ بێت ڕاستی هەر کەسێک لە ئەوەی ستایلێکی خۆی هەر باشە ئەوانەیە ساژ لە ساحینە هەمویان زیرەکن هەمویان باشن پێم خۆشەکە و هاش دەبینم چکە کە خزمەتی هونەرەکەی خۆی دەکە هونەری کوردی دەکاتن ئەوە زۆ پێم جوان و معقولە تەمەند درێژیان بۆ دەخوازم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. ئێستا پرسیارەکەی منەوە نەبوو وتم بەرهەمی کامە گۆرانی بێژ هەیە حەسەکەری خۆت بووە ئەگەر حەزیشت لە بەرهەمەیەکە بێگومان بۆمان بڵێ کەسم لێ عازز مەکە دێڵە ئەوە کاتەکەی خۆیت یعنی ئەو گۆرانیە گۆرانی شێ یەکەم کەس پێمان بڵێ شەیە چه هونەرمەندێکە ئەوەی ئێستا دەڵێ ئەوەی ئێستا ئێڵیتەوە بە سەراتەکی باش فەرموو ئەوە هەفتان لە شوێنێکی لایڤ موزیکمە بوو دوو بەڕێز داهاتن یەک لای خاتونەکان یەکش بڵین پیاوەکان دادەنیشت ئەو لەو لای داوای مەقامەکی لێ دەکردم لەو لای پیاوەکە دەگریە لەو لای پیاوەکە داوای دەکرد لەو لای ئافرەتەکە دەگریە نەحفتەک نەدوو نەسێ نەچە بزانم چی و مەسەلەیە چۆنە بزانە چییە گۆرانیەکەشم هەر لە سەویوان نووسە مەڵێوانە قەدیم ژن و مێرد بووینە
بەڵام ئێستا جیا بینەوە قەدەر ڕێناداتم بگەڕێتنەوە کنیەک بەداخۆ ئەوەش هەر تێکست و ئاوازەکەش بەخۆم نووسیتم ئەو شتم دیت ینی زۆر کاریگەری لێ کردین دەستە خۆش بێ بەڵام پامی کۆتاییتمان پێ بڵێ ئێمەش ماڵاوی بکەین و ئەمەشەکەین بە کۆتایی پرۆگرامەکەی ئێمەوارێمان چای یەکەیەکە یا ماز دەکەم کورسادە هەر هەموو کات شوێنی هونەرمەندان بووە زۆر خزمەتی هونەرمەندانیان کردیان ئەمە دڵخۆش دەبم کارە ناوی ئێرە دێتن بەڕاستی زۆر ڕێز لە هونەرمەندان دەگرن چای یەکەیەکە تا ماز دەکەم دەستخۆشی وەرنامەکەتان لێ دەکەم تەمەند درێژتان بۆ دەخوازم وانە هێرە و وانەی دوای کامێرەش سپاس بۆ تۆش دووبارە بەخێر بیت کورسات ماڵی هەمووانە بەخێر بیت سەرچاومان هاتی ئازان گەشتینە کۆتایی پرۆگرامێم ئێوارەی کورسات مەگەزین لەگەڵ هاوکارم ساوێن دەستخۆش ساوێن دەستی تەواوی هاوکارانمان خۆش بێت هەمیشە بمێنن بەخێر هەمیشە تەندروست باش بن لەگەڵ بەرهەمێکی هونەرمەند محەممەد نەجات کۆتایی بەم ئێوارەی کورسات مەگەزینێنی خواتان لەگەڵ لێکیان جیا کردین لێک جیا ببنەوە چۆن دڵیان ستاندین دڵیان سوتێتەوە لە دنیایەکەی تر بۆ یەک دەبینەوە دڵتەنگ مەبە دڵم بۆ یەک دەژینەوە لێکیان جیا کردین لێک جیا ببنەوە چۆن دڵیان ستاندین دڵیان سوتێتەوە لە دنیایەکەی تر بۆ یەک دەبینەوە دڵتەنگ مەبە دڵم بۆ یەک دەژینەوە